سێم کۆبوونەوەمان ئەمجا ئەنجام داوە و توانم بڵێم تا ئێستا لە 140 بۆ 45 کارەکانمان تەواو کردووە. ژمارەی مادەمان بە پرۆسەیەکی دیموکراتی پڕ لە مناقەشەی تێروتەسەل و سەرنج و تێبینی و مداخلەی هەڤاڵان و تەنانەت میوانی دەرەوەی ئەو لیژنە ڕسمیەش کە هەڤاڵانی خۆمان دێن بەشدارە بن بۆ چوونەکانی ئەوانش بە نەزەری ئەتیبار وەرەگیرێ. ئێمە سەقفێکی زەمەنیمان هەیە تا 25 مانگ هەوڵێکی باش ئەدەین کە بتوانین پێش ئەو بەروارە لە ینی تا 24 مانگ ئێمە ئەو مادانی کە ماون مناقەشەیەکەین و ئامادەیەکەین بۆی کە بتوانین باشترین پەیڕە و باشترین ینی لەوەی دیکەیان کە پێداچوونی پێکەین ببێنەوە بۆ کۆبوونەوەی ڕسمی بۆی کە بە کەمترین مناقەشە بتوانین بێتە پەیڕەوی پەسەندکرا و مناقەشەی لەسەر نەبێ. ینی هەوڵ دەدەین بۆ کەمترین مناقەشە بیهێڵینەوە بۆ یەکسەر پەسەند بکرێ. دوای ئەوەی کە ئێمە بێنەوە بۆ ناو کۆبوونەوەی سەرکردایەتی لەوێ کە بە تێکرای دەنگ پەسەند کرا و کە زۆرینەی ڕەهای بەدەستهێنا کە بە ئیجماع بڕیانە سەردا بەڵێ ئەما بێتە پەیڕەوی ڕسمی کۆنگرەی 4 لەسەر ئەم ئەساسە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەما کاتە بنەما و بنچینەی کاری خۆی لەسەر پەیڕەوێکی ڕسمی کە لە دوا کۆبنەوە پەسەند دەکرێت کە ئێمە بۆیانە بین.